ما وصل وصل ما تحترق قلبي. نەخێر کۆرۆنا بەشێ بووە لە پەخستنی بەڵام نائیداری و ناپەروەردەی حکوومەت یاریمی کوردستان نەتوانای حکوومەت یاریمی کوردستان بۆتە هۆی پەخستنی پرۆسی خوێندن. ڕێگاری تەندروستی بەس شایعە و لەسەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و ڕاگەیاندن ئەڵێن ڕێکاری تەندروستی گیرێتە بەرەگینا هیچ ڕێکارێکی تەندروستی نەگیراوەتە بەر تەنها ئەوانە نەبێت کە قوتابیان و مامۆستایان بە جوهدی خۆیان ئەگەر دەمامکێکیان ئێستا من نە دەستکێشم پێ نەدەمامک لەبەر ئەوەی کە خۆم بەکاری بێنم دامە بە قوتابی لەبەر ئەوەی قوتابخانەیەکی وەکو ئێرە کە ڕۆژانە پێویستی بە 400 جوود دەستکێشە یا 400 دەمامکە 150 دەمامکیانداوە بە قوتابخانەی ئاراس بۆ ساڵێک 12 سابوون بۆ ساڵێک زۆر شتی تر یعنی بەڕاستی هیچ ڕێکارێکی تەندروستی نەگیراوەتە بەر هەموو شایعە و درۆدەلەسەی کەناڵەکانی تەلەڤیزۆنە کە بڵێن وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان وایە وەزارەتی تەندروستی لە وەزارەتی تەربیە خراپترە کتێب چاپ نەکراوە و چاپیش کرابێ نەنێراوەتە کۆگاکان تا دابەشکرێ بەسەر قوتابخانەکانە و سیستەمی گەرمکردنەوە زۆپاکان هەیە هەنێ نەوتی پار ساڵ ماوە ئەگەر مابێت خۆشبەختانە چەند ڕۆژێکی ترێکێنە زۆپاکانەوە چونکە 12 پۆنمان هەیە اینجا جگە لە ژووری مامۆستایان و تاقی گەو ئەمانە لەوانەیە بەشی دەڕۆژێنەوەتمان هەبێ دەسەڵات توانای ئەوەی نەبووە پاش ئەوەی کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەود ئەدزیە و ئەیفرۆشێ توانای ئەوەی نییە بۆ ساڵێک 6 بەرمیل نەوت پیاکە بە قوتابخانەیەک داواکارەکانمان یەکەم وەکو جەناوت فەرمووت ئازادکردنی ئەو برادرانەمان و مامۆستا بەڕێزانە ئەو کەسە دڵسۆز و چالاکوانە خەمخۆرانەی کە لە بادینە دەسەسەر کراون و پێدانی موچە هەمووسی ڕۆژارێ بەبێ لێبڕین و ئەو پارەی بەناوی پاشەکەوتەوە یا بە لێبڕینی ڕێژێ لە سا 20 یا 18 یا 21 ئێستا بووە بە لێبڕین جاران پاشەکەوت بوو ئێستا لێبڕین یاخود با بڵین سەرونگومکردن ئەو موچانە ئەو پارانە بگەڕێتەوە بوو موچەخۆران بە سیستەمی ژمارە حسابی بانقی بیانی بە ڕێکارێکی یاسایی کە ئەو حەقی مامۆستا و موچەخۆر و فەرمانبەرانە نەخورێ و لەگەڵ ئەوەیشە جێبەجێیان کرد باشە جێبەجیان نەکرد هەموو ئەگەرێکی چالاکی مەدەنی لە بەردەستایە و حکوومەت و دەسەڵات هۆکارێکە بۆ ئەوەی کە هەموو چین و توێژەکان لە پەروەردەوە هەتا گاتە بەڕێوەبەراتەکانی تریش هەر هەمووی بایکۆت بکەن بە بژاردەکە مامۆستایان و فەرمانبەران نایکەن بەڵام دەسەڵات وای لێکە کە بایکۆت بکەن بە بژاردە. ئیمڕۆزم پێم خۆش بوو ئەنم پێ خۆش بنەوێتەوە لە هەر لە شەوەهۆم حازر کردبوو هەر قوتابخانە نەبوو چی بکەین لە ماڵەوە هەر تااقەتمان نەما تر هەواڵیان پێیان ئێمەش هاتین بۆ خوێندنگە مەکتەب نەبێت چی بکەین لە ماڵەوە هیچ فێر نابین ئێستا نییە نیوەی پیتەکانم هەمووی بیرچۆتەوە ئەوە مەکتەب نەبووە هەمووی بیرچۆتەوە ئینگلیزی ئەوانە هەمووی بیرچۆتەوە